بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئەزیزانم، لەم کەشە سازگارەدا لەم لە گوێگرتن لەم بەخڕ و سازگارە ئەمەوێ فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبیری خۆم و ئێوەش بێنمەوە چۆن گۆڕانکاری بکەین. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت من ڕأى منكم منكرا، هەر کەسێک هات و خراپەیەک یا ناسازیەک سەوتیەکی بینی چی بکات؟ منکەڕەن فەلیوغەیڕه بیەدیه، با هەوڵ بدا بە دەستی خۆی ئەم خراپەیە بگۆڕێت و بیسڕێتەوە نەیهێڵێت. فەئین لەم یەستەطیع، ئەگەر نەیتوانی بە دەست و بە هێز و بازووی خۆی ئەم خراپەیە بگۆڕێت و چاکەیەک بێنێتە جێگای هەتا وەکو حەقێکی خوای پەروەردگار و بەرنامەکەی ئیسلام بەیان بکات، فەئین لەم یەستەطیع فەبیلیسانیه، با بەزاری بە وتەکانی بەو عەقڵە پڕ زەکاوەتەی کەوا خۆی گەورە پێی بەخشیوە با لەسەر زاری بیچنێتەوە و کۆمەڵە وتانێک ریز بکات بۆی خەڵکی ڕێگای ڕاست و هیدایەت و ئەم خراپەی پێ بگۆڕێت. فەئین لەم یەستەطیع فەبیقەلبیه، بە دڵی هیچ نەبێ، بە دڵی ئەم کارەی پێ ناخۆش بێت، لە دڵەوە هەست بکات، وا هەست بکات خوای گیان من بێبەریم لەو کارە خراپەی کەوا ئەکرێت، من وەکو فڵانی کوڕی فڵان لەم کارە بێبەریم، بەڵام ناتوانم بەزار ئەمر بە مەعروف بکەم و نەهی لە موونکەڕ بکەم، ناتوانم بەدەست ئەم حەقەی کەوا تۆ دادبەزاندووە پیادە بکەم، بەڵام لە دڵەوە پێم ناخۆشە، خەم ئەخۆم، غەمبارم، بێتوانام، بێدەسەڵاتم، خەمم بۆ بێدەسەڵاتێکی خۆمە. وذلك أضعف الإيمان، ئەمە نزمترین و لە خوارترین ئاستی ئیمانە. جا خۆشەویستانم، با ئێمە خۆمان و هێز و توانامان پۆڵێن بکەین. شەرت ئەوە نییە بازوومان زل بوو، خاوەن شان و شەوکەت و سەیارە و ماڵ و مناڵ بووین و هێزێکی ئەوتۆمان هەبوو بتوانین بەدەست بیگۆڕین. نا، جار هەیە یەک هوتەیەکی حەق بەرامبەر کەسێکی زاڵم و نادادگەر ئەبێتە هۆی شکاندن و ڕوخاندن و لە بنهێنانی هەموو ستەمەکانی. بەڵام ئەگەر نەتوانی و تەنها بەدڵ پێ ناخۆش بێ، با لە دوعاکان تا پشتیوانیت زارت لە دوعا فەرهانەکانتدا بۆ موسڵمانان بێ. تا پەیامێک لە پەیامەکانی تری سەروەرمان بەخوای گەورەتان ئەسپێرین. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.